کلێڤەر هەمیشە پێشەنگە. سڵاو قوتابیانی خۆشەویست، من مامۆستا ماریە تاهەر، پسپۆری زمانی عەرەبی لە ئامادەی کلێڤەر. ئەو ڕووباز لە گرنگی زمانی عەرەبی دەکەین. فێربوونی زمانی عەرەبی چەند گرینگە بۆ تۆی قوتابی خۆشەویست، چونکە زمانی عەرەبی تەنها ئەوە نییە لە ناو قوتابخانەکان دەخوێندرێ، بەڵکو بگرە لە دوا ڕۆژیش پێویستت دەبی. ئایا ڕۆژێک تۆی قوتابی خۆشەویست لە خۆت پرسیوە بۆچی فێری زمانی عەرەبی دەبین؟ ئەگەر بێت و گرنگی زمانی عەرەبی بزانی، ئەو گرنگەکەی لەوەیدایە کە زمانی عەرەبی زمانێکی دەوڵەمەندە، پڕبەهایە، بەڵکو زمانی قورئانی پیرۆزە، هەروەها زمانی پێغەمبەرمانە درودی خوای لەسەر بێ، و زمانێکە چەندەها خەڵک لە جیهاندا قسەی پێ دەکاتن. هەروەک کە بە وتەیەکی ئیمامی شافعی کە باز لە گرنگی زمانی عەرەبی دەکا، ئەویش باز لەوەی دەکات تعلموا اللغة العربية فإنها تثبت العقل وتزيد في المروءة. ئەگەر بێت و باز لەوەی بکەین کە چۆن فێری زمانی عەرەبی دەبم. هەنگاوی یەکەم ئەوەیە کە زمانی عەرەبی بریتی نییە لەوەی تۆ بەس تەنها بێ ئەو مادانەی لەنا ئەو منهەجانەی لەناو قوتابخانەیدا هەیە بیخوێنی و لەبەریانی بکەی، بەڵکو بگرە لێیان تێبگە یەکەم جار بخوێنە و خوێندنەوە زۆر بە سوودەجا. ئەگەر کتابی قوتابخانەش نەبی ڕۆژانە بتوانی دوو دێر بیخوێنیەوە لە ڕۆژانەدا پێشخەوتنیان کتابی چیرۆکبی هەر کتێک بیتن کە خۆت حەزی پێ بکەیت. دووەم هەنگاو ئەوەیە کە بنووسینەوە، ئەو جەجا نووسینەوەکە لە ناو دەفتەربی ڕۆژانە کردیان حەز بە دێڕێک دەکەی بنووسیە لە ناو موبایلیش. ئێستا تەکنەلۆژیا زۆر فرەوانە، دەتوانی لە ڕێگای تەکنەلۆژیا لە ڕێگای موبایل، لە ڕێگای زۆر شت وەسائل هەیە دەتوانی تۆی قوتابی بەکاریان بهێنی بۆ فێربوونی زمانی عەرەبی. هەنگاوێکی تر ئەوەیە کە بەبێ ترس قسەکردن، بەبێ ترس قسەکردنت ڕۆژانە لەگەڵ مامۆستای بی یان لەگەڵ برادەرێکت هاوڕێکت بی لە ناو پۆلدا، لە ناو قوتابخانەت، لە هەر لە ڕێگایەکانی فێربوون لە زمانی عەرەبی ئەوەیە کە نەترسێ. ترسان بەڕاستی ئەگەر بشترسێ یان ئەگەر غەڵەتیش بکەی، ئەوە سەرەتایەکە بۆ فێربوونت. هەنگاوێکی تر دەبینین زۆر جار بە ڕێگاکاندا دەڕۆین، سەفەر دەکەین، گەشتێک دەکەین بۆ شوێنێک یان بۆ ڕێگایەک، هەر بەلای سوپەرمارکێتێکدا دەڕۆین، دەبینین لافیتەکان لەسەر جادەکان هەنا. تۆی قوتابی سوود لەوەش وەردەگری کە لافیتەکان دەخوێنیەوە، دەبینی بزانانی دوای دێوە لێی تێدەگەی بزانی بەبێ ئەوەی هەست پێ بکەیت تۆ فێری زمانی عەرەبی بوویت. هەر بەو شێوانش بەو ڕێگانەی کە باسمان کرد ئەو هەنگاوانە بنێ، تۆی قوتابی زۆر سوودی لێوەردەگری. بێگومان بە دەبێتە بەشێک لە ڕۆژانەمان کە ڕۆژانە ئەو هەنگاوانە بنێن، ئەوەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تۆی قوتابی زۆر باش لە زمانی عەرەبی تێبگەی و فێر ببی، سوودیان لێوەرگری. کلێڤەر هەمیشە پێشەنگە.